بەپەی زانیاریەکانم تۆ مینا سامی محەممەد ئەمین بربژێری ژمارە 29 لە بازنەی سولەیمانی لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ماستەرت لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و زمانی ئینگلیزی ئەندامی کۆنگرای سازدە بوویت و ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە و ئەندامی ئەنجومەنی پەرێزگای سولەیمانی لە زۆر کاری ڕێکڕاوایی کارابوویت بەخێر بوویت بۆ بەرنامەی AI5 5 پرسیاریت لێ دەکەین بۆ هەر پرسیارێک یەک خولێک کاتت هەیە بۆ لامدانەوەی ئایا ئامادەیت دەستپەی بکەین؟ بەڵێ فەرموو. پرسیاری یەکەم وەک بربژێرێکی گەنج بەرنامە چییە بۆ باشترکردنی ژیانی گەنجانی کوردستان و عێراق؟ بەڵێ ئەرکی سەرشانی ئێمە یەکەم کار کە بچینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەیە کە سیاسیەکان تێبگەێنین و ئیدارەی بەڵێن هەم خۆجێی هەم ئیدارەی سیادیەکان بە ئەنجومەنی وەزیرانەوە تێگەێنی کە ئەو استحقاقە مولکی هەموو گەلانی عێراقا و مولکی هەموو هەرێمەکانە بە جۆرە لە جۆرەکان کە بەپێی ڕێژەی دانیشتوان دەبێت هەموو سوودمەند بێت لە سەرەواتی ئەو وڵاتە. ناکرێت گەنج بێ ماف بێت یاخود مافخورا بێ لەبەرەوەی کە وەکو باسمان کرد پێشتر 160 دانیشتوانی عێراق گەنجن و ئەوان دەبێ حەقی خۆیان وەربگرن و بۆ یەکەش ئێمە پێشترکە کارمان کرد لەسەرەوەی کە تەمەنی یاسایی بەشداریکردنی پرۆسەی سیاسی لە 40 ساڵیەوە هێنامانە خوارەوە بۆ تەمەنی 30 ساڵی هۆکارەکەی ئەوە بوو کە ویسمان گەنجان بەشدار بن لە ڕووی سیاسیەوە و نوێنەرایەتی گەنجان بکەن. بۆیە کە کاری ئێمە بۆ گەنجان ئەوا بێ کە سوود وەرگرتن لە هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە جۆرە لە جۆرەکان کە ئێمە ئەگەر لە ڕوئیای سیاسی و ئەگەر لە تێبینین و لە ڕوانینمان بۆ ژیانی سیاسی و جیاوازیمان لە ڕووی نەتەوەی و لە ڕووی پێکهاتەوە بەڵام دەبێ هەمومان کۆک بین لەسەرەوەی ئەو سەروەت و سامانە دەبێ بگەڕێتەوە بۆ گەنجان و گەنجانش بتوانن سوود لەو سەروەت و سامانە ببینن. وەڵامێکی نایابە زانیاریم هەیە کە گەنجان و قەتابیانی خاوەن بڕوانامە لە هەرێمی کوردستان و عێراق دەنالێن بە بەستی نەبوونی هەلیکای زۆر جار ئاگام لێ خۆپیشاندانی دەرچوانی بوارە جیاوازەکان لە عێراق دەرژێنە سەرشەقامەکان داوای دامەزراندن لە دەسەڵات دەکەن. داواکارم تۆ لە پەرلەمانی عێراق پێداگیریت کەیت بۆ ئەوەی ئەم مافەیان بۆ بگەڕێنیتەوە. پرسیاری دووەم وەک شرۆڤەکارێکی سیاسی سیاسەتی دەسەڵاتی ناوەندی چۆن هەڵدەسەنگێنی بەرامبەر هەرێمی کوردستان؟ پرسیارێکی زۆر زیرەکانەیە لە ڕاستیدا ئەوەی کە دەگوزارەیە ئەگەر بێت و شیکاری بۆ بکەیت ئەبێت لە چەند ڕەهەندێکەوە سێری ئەم سیاسەتە بکەیت کە بۆچی ئاواییە. پێش هەموو شتێک ئەگەر بێت و ئێمە ڕوونکردنەوە بدەین لەسەر ئەو سیاسەتە تەنها دەتوانم بە یەک پیتێک بە یەک وشەیەک ڕوونکردنەوەی بۆ بدەم ئەوش ئەوەیە سیاسەتێکی مەزاجیە. سیاسەتێکە کە تێیدا هیچ یاسایەک و ڕێنماییەک جێگای نابێتەوە سیاسەتێکە کە تێیدا کە هەن سەرجەم دەقە دەستوریەکان کە مافی گەلان و مافی پێکهاتەکانی تری عێراقی تێدا فراهەمەکرێت بە هیچ شێوەیە لە شێوازەکان جێدا نابێتەوە و سیاسەتێکە لە کات و سانێکە گۆڕانکاریە بێ و ئەشبینی کاتی هەرێمی کوردستان شان دەنێرێت یاخۆت ماوە بگەنە ڕێکەوتن لەسەر هەموو تەفاسیلەکانی هەموو وردەکارەکانی ڕێکەوتن ئەنجامراوە گەشتۆتە خاڵی کۆتایی لە پڕێکا سێرەکەی ئەمانە هەمووی زەربی سفرەکرێت و هەڵوێستێکی زۆر مەزاجانە بەرامبەر بە هەرێمی کوردستان. تەنها بۆ زانیاریتان هەرێمی کوردستان حزبێکی سیاسی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان خەمخۆرێتی و کۆدەنگیەکی دروست کردو وای کردو کە سەرجەم حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بچن مفاوەزات لەگەڵ حکوومەتی فدرالی بکەن بۆ ئەوەی کە مافی هەرێمی کوردستان بێتە دی بەڵام بەداخەوە جنوب و وەسط نەگەشتونتە ئەو لێڤڵی کە حزبێکی سیاسی یاخۆت هەرێمێک یاخۆت نوێنەرایەتیکردنیەک بێت داوای ئەو حسەیە بکە ئەگەر نا ئەوانش بێ بەشن لەو تەنها ئەوە نیە هەرێمی کوردستان غەدری بەرامبەر کرابێت تەنانەت بەشەکانی تری عێراق وەکو جنوب و وەسەتش بڕۆ سێری خزمەتگوزاری کە بڕۆ سێریەوەکە بۆیە کە ئەم سیاسەتە مەزاجیەی کە بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر وەسەت و جنوبی عێراقا کراوە پێویستە لە ساڵی 2025 گۆڕانکاری بەسەرا بێت. دەستخۆش بەپێی زانیاریەکانم پێش ڕووخانی ڕژیمی پێشوو لە ساڵی 1991 خەڵکی کوردستان ڕاپەرین و کوردستانیان ڕزگار کرد لە ڕێگای هەڵبژاردنەوە حکوومەتیان پێکهێنا. پاش ڕووخانی ڕژیمی پێشوو لە ساڵی 2023 مەرجی بەشداریکردنی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقی نوێی سێ خاڵ بوو. ئەویش هاوبەشی و هاوسەنگی و سازان بوو کە دەسەڵاتی ناوەندی پاش دروستکردنی حکوومەت هەرزوو پێشەڵی ئەم مەرجانی کەت.
پرسیاری سێیەم، ئایا لە پەرلەمانی عێراق تەنیا نوێنەری خەڵکی کوردستان دەبیت؟ وەکو باسم کرد لە سەرەتای قسەکانم ساڵی 2025 بۆ عێراقی فدرال بەڕاستی دەبێتە ساڵێکی وەکوڵێ وەکو ئەزمونێکی ئیمتیحانێکی گەورەیە لە بەردەمی عێراقا دەبێت لەو ئیمتیحانە سەرکەوتوو بێ کاتێک کە ئێمە ئەچین نوێنەرایەتی سلەیمانیەکەین دەبێت نوێنەرایەتی هەموو مکەوناتی تری عێراقی بکەین چونکە تاقە حزب لەسەر ئاستی هەموو عێراقا کە وەختە دەبێتە حزبی ملیۆنی نوێنەرایەتی هەموو گەل و پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکە ئەو پێکهاتە جیاوازانەی کە لە کوردستانە هەیە لە عێراقیشا هەیە هەمووی لە ڕووی مێژوویەوە گرێ دراون بە یەکتریەوە بۆیەکە وەکو کاندیدێکی پارتی وەکو نوێنەرێکی گەنج کاتێکە من بێت و سەرکەوتن بەدەست بهێنم ئۆتۆماتیکی دەبێت من پاڵپشتی و هاوکار و نوێنەری سەر جەمگەلانی تری عێراق بم چونکە ئەوانش بەشمەینەتن ئەوانش مافی خۆیانە کە بتوانن پشت بە حزبێکی سیاسی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان ببەسن بۆی بتوانن مافەکانیان بگاتە دەست. وەڵامێکی نایابە. زانیاریم هەیە لە وتارەکانی سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشی هەڵبژاردن. دەوا کراوە کە نوێنەرانی کوردستان لە پەرلەمانی عێراق تەنها نوێنەرایەتی گەڵی کورد نەبن بەڵکو بەبێ جیاوازی خزمەتی هەموو شار و هاوڵاتیانی عێراق بکەن. پرسیاری چوارم، تۆ مەستەرت هەیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان. چی دەکەیت تاکو و پەیوەندی لەگەڵ پەرلەمانتارانی عێراق دروست بکەیت؟ خۆشبەختانە دەتوانم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بتوانین سەرکەوتوو بین لەوەی کە لایەنی کەم بەپێی نظامی داخلی پێویستە 65 واژوو کۆکیتەوە بۆی هەر بابەتێک بخرێتە ئەجندای کۆبوونەوەی خۆت ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار و قسەی لەسەر بکە. باوەڕتان هەبێ بابەتی پەیوەندیەکان ڕەبتی نییە بە فەلسەفەی سیاسیەوە و ڕەبتی نییە بە باگراوندی ئەو بەڕێزەوە تەنها ڕەبتی بەوە هەیە کە تۆ ڕێز لە داواکاری خەڵک بگرە خزمەت بکە سادق بە لەگەڵ خۆت لەگەڵ حیزبەکەت لەگەڵ دەنگدەرانت لەگەڵ خوای گەورە بەو شێوازە تۆ توانی متمانی خەڵک بەدەست بهێنی لە کۆتاییدا ئێمە هەمومان لەوێن بۆ خزمەتکردن لەوێن بۆ کارێکی تایبەت لەوێنین. وەڵامێکی نایابە. زانیاریم هەیە لە پەرلەمانی عێراق لەبەر نەبوونی هاودەنگی لە نێوان پەرلەمانتاران زۆر کێشە بۆ پرۆژەی یاساکان دروست دەبێت. ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆربەی پەرلەمانتاران نوێنەرایەتی حەزب و لایەنەکان دەکەن نەک نوێنەرایەتی خەڵکی عێراق. داوا دەکەم لە ڕێگەی پسپۆری و بەڕێزتان بتوانن ئەم پەیوەندی بەهێز بکەن لە پێناو بەدەستێنانی بەرژەوەندی گەشتی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراق. پرسیاری پێنجەم، کە چوویتە پەرلەمان یەکەم ئەرک کە بتەویت ئەنجامی بدەیت چییە؟ ئەو پرسیارە من پەیمانێکم بە خۆم داوە لە ئەنجامی بەسەرکردنەوەی ماڵی کۆمەڵە لە ئافرەتانی تێکۆشەر و ماندوونەناسی ئەم گەلەمان بۆم دەرکەوت کە چینی ئافرەت لە هەموو چینەکانی تر ماندوونەناسترن. خاڵی یەکەم من وعدێکم بە خۆم داوە و داوە لێرەشەوە لە منبەرەی بەڕێستانەوە داوا لە هەموو ئافرەتانی سلەیمانیەکەم بەبێ ڕەچاوکردنی ئینتیمای سیاسی دەنگ بە من بدەن بۆ ئەوەی بتوانم لە ئایندەیە زیاترین واژوو کۆکەمەوە و لە سەروەت و سامانی ئەم میلەتە ئافرەتی شتێیدا بەشدار بێت و وەکو بڕێکی دارایی لە بەردەستیا بێت ماگانە بۆ ئەوەی کە منەتی بە هیچ کەسێک نەبێ خۆی بتوانێت خۆی بژێنێت بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ بنەماڵەکەی ئەسڵم بگرە ڕەنگە لە بەرەوەی ئافرەت میهرەبانە لەو ئیمکانێتە دارەیەش بێتە بەردەستی بتوانێت کەلێنێک لەو خێزانە پڕ بکاتەوە پێی. دەست خۆش. زانیاریم هەیە کە ئافرەتان چینێکی زەحمەتکێشی کۆمەلگان ئەرکێکی قورسیان لەسرە ئەویش پەروەردەکردنی نەوەی دوا ڕۆژە بۆیە دەبێت زیاتر گرنگی بەم چینە بدرێت. ئەگەر بتوانیت ئەو پەیمانی کە داوتە جێبەجێ بکەیت خزمەتێکی زۆر باش بە دایکان و ئافرەتانی ئەم وڵاتە دەگەیەنیت. مینا سامی بربژێری ژمارە 29 لە بازنەی سلێمانی لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس بۆ وەڵامەکانت. داوا دەکەم خەڵکی کوردستان متمانێتە پێ ببەخشن تاکو بتوانیت ببیت بە پارێزەری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق. سپاس.